تەنها لەگەڵ دوو مەسەلەیە کێشەمان هەیە. یەکیان ئەوەیە کە نابێ هاوڵاتی زیاد لەو ئەرکەی کە ئێستا کارەبا بۆی دانراوەی یاساکان کە کارەبا بدا دەبێت ژمارەیەکی زۆر وا بدرێ بە هاوڵاتی کە بتوانێت ئیکتیفای بکات. مەسەڵەن ئەوەندا 1500 کیلۆوات بۆ سعاتێک بۆ هاوڵاتێک زۆر کەمە. ئەگەر بێت و زیاتر سەر بکات بێ پارەی زۆر بدا و ئەگەر گەیشتە 3000 کە احتیاجیە بۆ هاوڵاتێک ماڵێک 3000 کیلۆوات لە هەفتەیە نزیکی 23 ئەمپێر ئەگە 23 ئەمپێر کارەبا سەرفکە احتیاجیە بۆ ماڵێک. بەڵام ئەگەر لەوە کەمتر بکە ڕاستە کەمتردا بەڵام ئیکتیفای ناکە. اکتفای بکە و پارێکی معقولیش بدا. بە 23 ئەمە حسابمان کرد تقریبا بێ هاوڵاتی نزیکی 120,000 مانگانە پارەی کارەبا بدا. بەڕاستی ئەمە بۆوانی کە دەخلیان کەمە نەگونجاوە. زامایمە لەسەر تەسعیرەکە وێشتێک لە مشکلەکانمانە. مشکلی دووەممان لەگەڵ ئەم کۆمپانیایان کە هاتووە ئەم پرۆژەی لە بەغدا ئیمزا کردەوە بێ بگەڕێتەوە دوای ئەوەی ئیشەکە کراوە هاتووە ئەنجا ئەیهێنن ئێمە مساعدەقەی بکەن تەمەن ئەمە قشتێکی ناقانونیە. بیان هێنایە پێش ئەوەی ئیحالەیەکەن پرۆژەکان وەک پرۆژە بێنایە ئیعلانیان کردایە مەزیز ئاگادار بووە بە سیاقاتی قانونی خۆی ئیستثماریە بڕشتایە ئەو ساکە بەتاکید ئێمەش مساعدەقەمان لەکرد ئەو ساکە ملاحەزاتی خۆمانە گوت پێش عەقدەکە.